یەکگرتوو کۆمەڵ بەبێ بزوتنەوەی ئیسلامی لە بڕیاری کۆتایی بۆ یەکگرتن نزیک بوونەتەوە. بڕیارە چەند ڕۆژی داهاتوو سەرکردایەتی هەردوو لابەجیا کۆ ببنەوە و بڕیار لەسەر ئەو پرۆژەیە بدەن کە لە کۆبوونەوەی یەکەمی لیژنە هاوبەشەکەی نێوانیان بۆ یەکگرتنیان ئامادەیان کردووە. بەوتەی بەرپرسانی یەکگرتوو ئەوان بە هەموو شێوەیەک ئامادەیان تێدایە لەگەڵ کۆمەڵ کاری هاوبەش ئەنجام بدەن، تەنانەت تا قۆناغی یەکگرتنیش دەڕۆن. هەنگاوەکانمان کە ناوە لیستی خزمەت گەشە پێدەین بەرەو ئەوە ڕۆین کە فراکسیۆنی هاوبەش دروستکەین، بەرەو ئەوە ڕۆین سەرکردایەتێکی هاوبەش دروستکەین بۆی لە ئایندا بە یەکەوە دابەزین، بەرەو ئەوە ڕۆین کە بەرەو دوای ئەوە بەرەو یەکگرتن بڕۆین. ئەگەر ئەمە بەم تەدەڕجە ڕۆی ئەوە ئاساییە نەبوو، خوا بکە ئامادەین هەر یەکسەر بەرەو یەکگرتن بڕۆین. مانگێک بەر لە ئێستا کۆمەڵی ئیسلامی بە فەرمی ڕایان گەیاند کە پێشنیازی یەکگرتنیان داوەتە یەکگرتووی ئیسلامی، پێشیان وا بوو قۆناغی کاری هاوبەشیان تێپەڕاندووە و لە ئێستادا پێویستە یەک بگرن. بەڵام بەپێی زانیاریەکانی NRT کۆمەڵ و یەکگرتوو لەسەر چەند خاڵێک جیاوازیان هەیە کە ئەمانن: یەکەم، یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کاری هاوبەشی ئیسلامیدایە کە هەرسێ حزبە ئیسلامیەکە و کەسانی دەرەوەی حزبەکانیشی تێدا بێت، بەڵام کۆمەڵ لەم قۆناغەدا لەگەڵ یەکگرتندایە تەنیا لەگەڵ یەکگرتوو. دووەم، یەکگرتوو دەیەوێت قۆناغ بە قۆناغ بەرەو یەکگرتن هەنگاو بنێن، بەڵام کۆمەڵ ڕاستەوخۆ لەگەڵ یەکگرتندایە. سێەم، جیاوازی بیر و بۆچوون و هەڵوێستیان لەسەر پرسە سیاسیەکان. ئێمە پێمان باشە یەکگرتن ببێ، ئێمە پێمان باشە ئیتر ئیسلامی ئەوە ڕوبع قەرنێکە هەیە لەم ساحا و ئیشەکە و لێ شتی هاوبەش هەیە و لەو باسی یەکگرتناکە باسیەکەن یەک لە شتەکانەوەی ئەڵێن با ماواقیفی سیاسیمان یەک هەڵوێست بین. بەڵام لە ڕابردووایەک لەو شتانە کە تۆزی ئێمە و یەکگرتووی لێک دوورخستەوە جیاوازی موقیفی سیاسی و لەسەر ڕووداوەکانی کوردستان. بزوتنەوەی ئیسلامی دەڵێت یەکگرتنەوەی حزبە ئیسلامیەکان سەرەتا پرۆژەی ئەوان بووە، بە پێویستیشی دەزانن ئەو پرۆژەیە بەرتەسک نەکرێتەوە و حزبە ئیسلامیەکان واز لە بەرژەوەندی تەسکی حزبی بێنن بۆ ئەوەی بتوانن لەو یەکگرتنەوەیدا سەرکەوتوو بن. هەتا ئێستا ئیرادەکی سیاسی وا دروست نەبووە کە بەڕاستی هەموو حیزبە ئیسلامیەکانی کوردستان واز لە بەرژەوەندی حیزبیە بەرتەسکەکان بهێنین لە پێناو بەرهەمهێنانی پرۆژەیەکی ئیسلامی سیاسی هاوبەشی گەورە. تەنیا لەم ساڵدا گۆڕان و یەکێتی ڕێکەوتنێکی سیاسیان ئیمزا کرد. لەلایەکی دیکەشەوە یەکێتی و حزبی ئایندە یەکیان گرت و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حزبی زەحمەتکێشانیش چوونە ناو یەکێتیەوە. یەکگرتو و کۆمەڵیش دەڵێن لە قۆناغی کۆتایی پرۆژەی یەکگرتنەکەیان نزیک بوونەتەوە، لە ئەگەری یەکگرتنیشیاندا دەبنە خاوەنی 16 کورسی پەرلەمانی کوردستان. کارزان تارق NRT سلێمانی.